وڵە زیاتر لەبارەی ناکۆکیەکان لەسەر دیاریکردنی پارێزگار و پێکەنانی حکوومەتی خۆجەیی کەرکووک قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز غەفور مەخموری سکرتێری گشتی پارتیەکەتی نەتەوەی دموکراتی کوردستان کە لێرە لەگەڵما زۆر سپاس بۆ بەشداریتان. سەرەتا با بپرسم ئەو ناکۆکیانە بۆچی بەو ئاستە گەیشتن کە تاکلایەنە پۆستەکە گرنگ و هەستیارەکانی کەرکووکێک لای بکرێتەوە، بۆچی ڕێککەوتن پێش ئەم ڕووداوە نەکرا؟ زۆر سپاس. سەبارەت بە کەرکووک پرسێکی نەتەوەی و نیشتیمانیە. بەڕاستی ناکۆچی حزبی هەرچی هەبێتن پێویستە کورد هەموو لایەنە سیاسیەکان لەسەر پرسی کەرکووک یەکدەنگ بن، هاو هەڵوێست بن و ئەو ڕێککەوتنانەی کە لە دەرەوەی ئیتاری نیشتیمانی دەکرێن ڕێککەوتنێکن مای قبولکردنی لای خەڵکی کوردستان و ئەو ڕێککەوتنی ئەم جارشکرا ئێمە هەموو چاوەڕی ئەوە بووین کە ڕێککەوتنێک بێتن هەموو لایەنە سیاسەکان پێوە موافق بن، هەموو پێکاتەکانی کەرکووکیش بە کورد و عەرەب و تورکمانیشەوە و ئەوەی کە تێبینیمان کرد پارتی شەرتێکی تەعجیزی نەبوو لەسەر ئەو مەسەلەیە. شەرتی پارتیەوە بوو گوتی پارێزگار کورد بێ و کوردێک بێ لای هەمووان قبول بێتن. ینی ئەوە مای خۆشحاڵی بوو لای لایەنە سیاسیەکانیش. ئێمە پێشوازیمان لەو بۆ چونەی پارتیش کرد کە نەیگوت دەبێ پارتی بێ، گوتی کوردێک بێ هەموو لایەک لێ قبول بن با کوردێکی بێ لایەنیش بێتن. لەبەر ئەوەی ئێمە بۆ خەڵک تریش و بۆ شەقامی کوردستان ئیثبات بکەین کە بەڵێ کێشەی ئێمە لە کەرکووک کێشەی نەتەوەیەکە، کێشەی خاکە، کێشەی یەکێتی و پارتی و ئەم حزب و ئەو حزب نییە. بەڵام بەداخەوە بینیمان ئەو کۆبوونەوەی کە لە هوتێل ڕەشید کرا بەبێ ئاگاداری بەشێکی تورکمانەکان، بەشێکی عەرەبەکان، بەبێ ئاگاداری پارتی پارێزگارێک فەرز کرا سەر کەرکووک و ڕاستە لە ئەنجومەن ئەو ئەندامانەی کە لەوێ کۆبوونەوە ئەو پارێزگاریان هەڵبژار، بەڵام هەموو ئەندامانی ئەنجومەن نەبوو. بشتەوێت تۆ زۆرینەیەک دروستکەی بە شێوێک لە شێوەکان وەکو ئەوەی کە کەشف بوو ئاشکرا بوو بۆ دەستگەکانی ڕاگەاندن چۆن ئەو زۆرینەیە دروستکرا. ئەوەش تەجاوزێکە لەسەر ئیرادەی میلەت، لەسەر خواستی کەرکووچیەکان. بەڕاستی کەرکووچیەکان تەنها پێک نەهاتون بەس لە یەکێتی و چەند عەرەبێک و کە لەو ئەنجومەنەدا ئەو کۆبوونەوە ئەنجامدا نەخێت. کەرکووچیەکان پێک هاتوون لە کورد و تورکمان و عەرەب و کریستیانەکان پێویستە ویستی هەمووان لە بەرچاو بگیرێتن، پێویستە بەو شێمامەلە بکرێت. بەڵام ئەوەی کە ئێمە تێبینیمان کرد وە هەندێک لێدوانی بەرپرسانی عێراق لەو مەسەلەیە بوو. بەڕاستی ئێستا هەست بە مەترسیێکی گەورە دەکەین کە مەترسیەکان چی؟ ئێستا ئەوەی کە خەزعەلی دەڵێ ئەمە ئەو ڕێکەوتنەمان کرد لەگە برادرانی یەکێتی، لەبەرەوەی برادرانی یەکێتی باوەڕیان بەوە هێناوە کە کەرکووک شارێکی عێراقیە. مادەم شارێکی عێراقیە بەلای ئێمەوە گرفت نییە کورد، عەرەب، تورکمان چێ پارێزگار دەبێت. بزانێ ئەوان لە ڕوانگەیەکی عێراقیەوە تەماشای مەسەلەکە دەکەن، دەیانەوێت ئەوە بسەلمێنن کە بەڵێ کەرکووک شارێکی عێراقیە، شارێکی کوردستانی ئەگەر قسەکان تەواوکەم ئەوە یعنی بەو شێوەیە دەیانەوێت بڵێ بەڵێ کەرکووک عێراقیە ئەوەتە یەکێتی دام بە عێراقیبوونی کەرکووک دادەنێتن و هاتووە پارێزگارەکەشی کورد بێت کێشەیەک نییە بەلای ئەوان کە شارەکە عێراقی وەکو ئەوەی پارێزگاری بەغدا کورد بێ یان پارێزگاری دیالە تکریت سلاحەدین کورد بێتن. لەو ڕوانگەوە لایەنە عێراقیەکان تەماشای دەکەنین. بەڵام ئەوە بمانێ و نەمانەوێتن بۆ داهاتوو نزیک کێشەیەکی گەورەمان بۆ دروست دەکاتن. ئەوە دەچێتە خانەی بە عێراقیکردنەوەی کەرکووک، ڕادەستکردنەوەی کەرکووک بە عێراق. ینی بەڵام ئێستا کە لایەنەکانی تر کە بەشێکیان بەشداری کۆبوونەوە کەش نەبوون و بەشێک لە حیزبی سیادی عێراقیش دەڵێ ئێمە لەگەر جەنابی سەرۆک بارزانی دانیشتین لەسەر ئەوە مساومەی نەکردگوتی نەخێر دەبێ پارێزگاری کەرکووک کورد بێ، پارێزگاری کەرکووک کورد بێ. ئەوە گفتوگۆی لەسەر ناکەین ئەو خاڵە. ئێمە بەڕاستی پێویستیمان بەوە هەبوو کە لایەنە عێراقیەکان کوردستان بە مەرجع بزانن، بەو شێوەیە گفتوگۆ بکەن و ئامادە بن بێن دیالۆگ بکەن. باشە گوناح نییە لایەنێکی کوردی ڕوو لە بەغدا بکاتن و لەگەلانە کوردستانەکان ڕێک نەکەوێتن. کێشەکە لێرەدا ئێستا. باشە بەڕێز غەفوور دیارە کە کێشەی کەرکووک لە مێژەم کێشەیە هەیە، تعریب لەوێ بەردەوام بووە، هێشتا کێشەکانی چارەسەر نەکراون. لە 16 ئۆکتۆبرەوە تا ئێستا چاڕوانی ئەوە دەکرات دوایم هەڵبژاردنە ناسنامەی کوردستانی بوونی کەرکووکی بۆ بگەڕێتەوە و پێکەوە ژیانی ئاشتیانی پێکاتەکان لەوێ جارێکی دیکە وەکو خۆی ئاسایی ببێتەوە. ئایا ئەمە بارودۆخەکە زۆر ئاڵۆزتر ناکات؟ بەدڵنیایی بارودۆخەکە زۆر ئاڵۆزتر دەکات. لە دوای 16 ئۆکتۆبرەوە ئەگەر تێبینیت کرد بێ تعریب لەو ناوچانە بەردەوام بووە. ئەوەتە لە ناوچەی کەرکووک، لە مەخمور، لە سەرگەڕان بەردەوام عەرەبی هاوردە دەگەڕێن و سوێنی خۆیان و کێشە بۆ جوتیارانی کورد دروست دەکەن. ئەوە یەک. دوو،
ناو کەرکووک ئێستا لایەنە عێراقیەکان دەڵێن مادەی 140 لە بۆ ئەوە نییە کە کەرکووک بگەڕێتەوە سەر کوردستان چەندین خێزانی عەرەب قەرەبووشیان وەرگرت و نەگەڕانەوە و ئێستا کە تێبینی دەکەی زۆربەی زۆری پۆستەکانی کەرکووک دراوە بەلایەنی عەرەبی شۆڤێنیەکانیش یعنی ئەوەش کێشەیەکی گەورەیە بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی کەرکووک بۆیە ئەوەی ئەمن تێبینی دەکەم لە دوای ئەو هەڵبژاردنە و لە دوای پێکهێنانی ئەو ئیدارەی ئێستای کەرکووک کێشەکانی کەرکووک ئاڵۆزتر دەبن خەڵکەکە ناڕەحەتتر دەبێتن و بە عەرەبکردنی کەرکووک بەردەوام دەبێت و شێوازیشتر وەردەگرێتن ئەوە کێشەیەکی گەورەیە شێکی وا بچووک نییە کە ئێمە بە شێوەیەکی وا تەمەشای بکەینی بچووکی کەینەوە بۆ ململانەی نێوان پارتی و یەکێتی و پارتی ململانەیان هەرچیە کە بێ لە داخلی پێویستە ئەو ناکۆچانە بۆ داخلی کوردستان بێ لەگەر بەغدا پێویستە و هەڵوێز بن ئێستا تەمەشا بکە لە تورکیا لەو پەڕی ڕاستەوە تا ئەو پەڕی چەپ لایەنە سیاسەکان هەموو ناکۆچیان هەیە بەڵام لەسەر پرسی کورد یەک هەڵوێستیان هەیە لەسەر پرسی پێکەکە یەک هەڵوێستیان هەیە پێویستە ئێمەی کورد لە بەرامبەر بەغدا یەک هەڵوێستمان هەبێتن دوو جەبهە نەبی ناکۆچی ناوخۆمان بۆ خۆمان بێ من چێشەم چیە لەگەر پارتی با چێشەم لەگەر پارتی بێ چێشەم چیە لەگەر یەکێتی با چێشەکەم لەگەر یەکێتی بێ ئەوە تەسیر لە من نەکاتن پاڵم پێوەنێ بەرەو بەغدا و لەگە بەغدا هەوڵ بدەم دژی ئەو لایەنە کوردستانی سەنگەر بگرن ئەوە بەڕاستی هەڵەیەکی نەتەوەی و نیشتیمانیە پێویستە ڕاست بکرێتەوە هەموو لایەنە سیاسەکان پێویستیان بە خۆداچوونەوە هەیە لەو بوارەدا و لەسەر ئەو بنەمایە کێشەی ئێمە لەگە بەغدا کێشەی خاک و خەڵکە هەتا ئێستاش بەغدا کێشە بۆ کوردستان دروست دەکات هەتا ئەمڕۆ کەش تەمەشا دەکەی حکوومەتی عێراقی ئامادەنی شایستدارەکانی کوردستان بدا ئامادەنیە پشتیوانی حکوومەتی کوردستان بکە لە مەحفەلە دیبلۆماسیەکان نوێنەراتی کوردستان بەشدار بن ئەنی ئێمە ئەو کێشانەمە لەگە بەغدا هەیە ناکرێ ململانەی خۆمان ببینە بەغدا ململانەی خۆمان بۆ ناو کوردستان بێت باشە کەواتە کێشە ئێمە سەرڕای هەموو ئەو قەیرانانێک هەیە کێشێکی نەتەوەیە لەسەر پرسەنەتەوەیەکان سازشمان نەکرد بەڵام بۆچی لایەنێک ڕێک دەکەوێت لەگەڵ عراق لە بەرەوەی ئاڵای کوردستان لە کەرکووک هەڵ نەکرێت لە بەرامبەر هەندێک پۆستە لە کاتێکدا دەیان گەنج لەسەر بەدەستەوەگرتن یا دانانی وێنەی ئاڵای کوردستان هەر لە کەرکووک شەهید بوون ئەمە ئەم بنەماوەیانە ناباتە ژێر پرسیارەوە ئەوە هەر لایەنێک ئەو ڕێکەوتنە بکە ئەو لایەنە دەکەوێتە ژێر پرسیارەوە سیاسەتی ئەو لایەنە دەکەوێتە ژێر پرسیارەوە کوردستانی بوونی ئەو لایەن دەکەوێتە ژێر پرسیارەوە ئێستا ئێمە وەکو یەکێتی نەتەوەی دیموکراتی کوردستان کە بچین ڕێکەوتنێکی وا بکەین لە کەرکووک ئێمە وەکو خۆمان من باڕوو ڕخنە لە خۆمان بکەم ئەگەر ئێمە بیکەین ئەوە کەوات ئێمە خیانەتیش نەتەوەی نیشتیمانیمان ئەنجام داوە چونکە ئاڵای کوردستان کفنی هەزاران شەهیدی کوردستان بووە و بینیمان لەو دوایەدا چۆن گەنجەکان دەچونە سەر دەبە بە عێراقی و ئاڵای کوردستانیان بەرز دەکردەوە کەواتە هەستی نەتەوەی و نیشتیمانی گەنجێکی کورد لە لایەنێکی سیاسی لە پێشترە ئەوەش کارەساتێکی گەورەیە بۆیە ئێمە پێویستە بە خۆدا بچینەوە پێویستە ڕخنەی خۆ بکەین ڕخنە وەکو میکانزمی پێشکەوتن تەمەشا بکەینێ هەڵەیەکمان کرد بڵێن ئەمە ئەو هەڵەیەمان کرد دووبارەی نەکەینەوە بە خۆش دابچینەوە داوای لێبوردنیش لە خەڵک بکەین چونکە مەسەلەی کەرکووک لە سەرەتای کێشەکانمان لەگەر عێراق کێشەمان کێشەی کەرکووک بووە و سازش لەسەر کەرکووک نەکراوە بەڵام ئێستا لایەنێک بێ سازش لەسەر پرسی کەرکووک بکە و کەرکووک بخاتەوە باوەشی عێراق بەڕاستی ئەو مای قبولکردن نییە پێویستە خەڵکی کوردستانیش بەجددی لەسەر ئەو مەسلەی بوەستێتن زۆر باشە بەڕێز غەفور مەخموری سکرتێری گشتی پارتی یەکێتی نەتەوەی دیموکراتی زۆر سپاس کە لە سەدوێ لەگەڵ ماڵ زۆر سپاس مەمنون